پرۆژەی ئارتفرۆش لە دامەزراوی ڤیم لە یادی 240یەکەمین ساڵەی بنیادنانی شاری سلێمانی بە بەرداری خوێندکارانی چەند خوێندنگەیەکی ناو شاری سلێمانی پێشانگایەکی لە ناو گەلەری ئارتفرۆش کردەوە. هاوکارمان ڕێژن ڕزگار دەربارەی پێشانگاکە زانیاری زیاترمانایەتی. سلاوتان لەبێ ئەم کاتتان باش. ئێمە ئێستا لە گەلەری ئارتفرۆشین لە نێو دامەزراوەی ڤیم. دیارە لێرە پێشانگایەکی ناوازە بۆ خوێندکارانی خوێندنگەکانی شاری سلێمانی کراوەتەوە. وەک هەمیشە گەلەری ئارتفرۆش و دامەزراوەی ڤیم کاری جیاواز و پرۆژەی جیاوازیان هەیە بە تایبەت لە هونەری شێوەکاریدا و گرنگیدانیان بە بوارەکانی هونەر. ئەمڕۆژ لێرە لەم گەلەریە پێشانگایەکی زۆر تایبەت کراوەتەوە کە ژمارەیەک خوێندکاری خوێندنگەکانی شاری سلێمانی بەشداریان تێدا کردووە و کۆمەڵێ تابلۆی جوانی شاری سلێمانیان کێشاوە. من بەڕێز ڕەبەن عیزەت لەگەڵم ئامادەیە کە بەڕێزیان ڕێکخری پرۆژەکانی ئارتفرۆشن و گفتوگۆیەک دەربارەی ئەم پێشانگایە لەگەڵ بەڕێزیان ئەنجام دەدەین. ڕەبەنگیان سلااوت لەبێ. زۆر سپاس دەکەم، دەستەکانتان خۆش بێ. بۆچی بۆ ئەم پێشانگایە شاری سلێمانیتان هەڵبژاردووە؟ زۆر سپاس بۆ ئامادەبوونی کورسات ئەمڕۆ لەم چالاکیە تایبەتی گەلەری ئارتفرۆش. طبعاً پرۆژەی ئارتفرۆش پێشانگایەکی تایبەتی بە ناوی سلێمانی بەڕەنگی منداڵان بۆ ساڵیادی بنیادنانی شاری سلێمانی کردوێتەوە. ئەمڕۆ ڕێکەوتی هەڤەی 11 یەکەم ڕۆژی پێشانگاکەیە و بۆ ماوەی 4 ڕۆژ بەردەوام بێت تاوەکو ڕێکەوتی 20 ڕۆژانە کاتژمێردەی بەیانی تاوەکو 4 پاشنیەوەڕۆ کراوە بێ. بە دڵنیاییەوە سلێمانی شارێکی خۆشەویستە لە دڵی هەمومانە. لەبەرەوە ئێمە بۆ ئەم ساڵ بڕیارمان ناکە بە شێوازێکی جیاوازتر پیرۆزبایی خۆمان بۆ شاری سلێمانی دەربڕین، ئەویش لە ڕێگەی دابینکردنی کۆمەڵێک کانڤاس بۆ خوێندنگەکانی شاری سلێمانی کە ژمارەیان 20 خوێندنگەی ناحکۆمی شاری سلێمانیە. کانڤاسەکانمان بە خوێندنگەکان بەخشی تاوەکو بتوانن مناڵەکان یاخود خوێندکارەکانی ئەو تەمەنی کە دیاریمان کردبوو وێنەی سلێمانی بکەن کە لە چاوی ئەم مناڵانەوە سلێمانی چۆن ئەبینرێت، حەز ئەکەن سلێمانی چۆن بێت، ئەو شاری کە تایە ئەژین و مێژوێکی کۆنی هەیە چۆن ئەیبینن یاخود لە داهاتوە پێیان خۆشە کە چ گۆڕانکاریە یاخود چ داهێنانێک هەبێت لە ناو شاری سلێمانیە. خۆشبەختانە تابلۆکان کە گەڕانەوە تابلۆی زۆر تایبەت و ناوازەمان بینی ئێمە ئەو بیرکردنەوانی کە چاوەڕێ بووین لەو مناڵانە یاخود لەو خوێندکارانی کە تابلۆکانیان دروست کردبوو بەڕاستی زۆر باش ئیشیان لە تابلۆکەیە کردبوو. زۆر مەتریاڵی جیاواز بەکارهێنراوە، کەرەستەی جیاواز، شێواز، ڕنگ، یعنی هەموو بابەتەکان زۆر جیاوازە کە بەڕاستی شایانی سلێمانیە. کانتان خۆش بێوە کەمیشە ئێوە بە تایبەت گەلەری ئارتفرۆش و دامەزراوەی ڤیم کارەکانتان جیاوازە و گرنگیانتان جێگەی دەستخۆشیە بە بواری هونەر. ئەمێ بپرسم ئەو منداڵانەی کە لێرە بەشداریان کردو و تابلۆکانیان کێشاوە تەمەنیان لە چه ئەستێکدایە؟ بەڵێ ئێمە بۆ ئەنجامدانی ئەم چالاکیە بە باشمانزانی کە خوێندکارانی بنەڕەتی لە قۆناغی 4 و 5 و 6 بنەڕەتی هەڵبژێرین لەبەر ئەوەی وەکو بیرۆکەکان هێشتا بیرۆکەی با بڵێن پاکی مناڵیانە، هەروەها دەست ڕەنگینیەکەیان ئەتوانن زیاتر شێوازی داڕشتن لەسەر لەوحەکان بەرجەستە بکەن. بۆیە ئێمە ئەو سێپۆلەمان هەڵبژارتەوەکو بتوانین کارێکی هونەری کە بە کوالێتیەک لە ئاستی بینینی ئەو کەسانەیە بێت کە سەردانی ئەەکەن. من لێرە کە سەیری پێشانگاکە و تابلۆکان کرد بەڕاستی تابلۆکان هەمویان تابلۆی زۆر جوانی شاری سلێمانین. تابلۆکان لەلایەن ئێوە هەڵبژێردراون و دەست نیشان کراون بۆ ئەو خوێندکارانیان خودتەنها بیرۆکەی خۆیان هەڵیان بژاردووە شوێنەکان. بەڵێ ئێمە وەکو بیرۆکەکەمان پێشکەشی خوێندکارەکان کردووە کە بیرۆکەکە سلێمانیە. ئێمە بۆ سلێمانی چی دروستکەین، سلێمانی چیمان بیر ئەخاتەوە. دواتر شێوازی هەڵبژاردننی بابەتەکان، کەسایەتیەکان، ڕووداوەکان یاخود ئەو بابەتانی کە پەیوەندی بەداهاتووە هەیە، ئەمە خوێندکارەکان خۆیان بڕیاریان لەسەریاوە و پێش ئەوەی کە دەست بکرێت بە هەرێکێک لەم تابلۆیانە ئەوەی کە جێگای خۆشحاڵیە ئەوەیە کە پێشتر بۆ هەر خوێندکارێک چەند سکێچێکی بیدایی مامۆستاکە بە خوێندکارەکەی دروست کردووە تاوەکو بزانێ ئەم خوێندکارە بیر لە چی ئەکاتەوە، سلێمانی بەچی ئەناسێتەوە و چۆن بیری لێ ئەکاتەوە. دواتر هەرێکێک لەو سکێچانە هێنراون و بۆ هەر خوێندکارێک بەشێکی تابلۆکە تەرخان کراوە بە سەرپەرشتی مامۆستا بەڕێزەکان تاوەکو بتوانن ئەوەی کە لە بیر و خەیاڵی مناڵەکانایە بتوانن بیخەنە سەر کانڤاسەکە و تابلۆیەک دەربچێت کە تابلۆیەک بێت کۆمەڵە خوێندکارێکن پێکەوە کێشاویانە بەڵام هەمان هەستی پێکەوە ژیانی سلێمانی تیا بەرجەستە کراوە.
دەتانوێت لە ڕێگەی ئەم تابلوانەوە بە تایبەت پێشانگاکە چ پامێک بگەێنە سلێمانی؟ بەتەکیید یەکەم پەیاممان ئەوەیە کە ئێمە پیرۆزبایی یادی 241 ساڵی دامەزراندن و بنیادنانی شاری سلێمانی ئەکەین و دواتر ئەمانەوێت ئەوە بگەێنین کە مناڵ چ خۆشەویستێکی هەیە بۆ شارەکەی سلێمانی چەندێک گەورە و پیرۆزە چەندێک ئەو ڕوودا و بەسەرهاتە یاخود کەسایەتیانی کە لە ناو شاری سلێمانیە هەبوون تاوەکو ئێستا و بە بەردەوامیش بە دڵنیاییەوە ڕنگدانەوەی ئەبێ چونکە ئەگەر دیقەتی بەشێک لە تابلۆکان بین ئەبینین کە بابەتەکان بابەتی مێژووین کەسایەتیە مێژوویەکان کە گێڕێنراونەتەوە جارێکی تر و دەرخستنی ئاست و توانای مناڵانە کە تاوەکو چەندێک دەزڕەنگینن وەهاندانی ئەم خوێندکارانەیە لە ناو گەلەریەکە کە کارە هونەریەکان نمایش کراوە هانیان ئەین بۆ ئەوەی بەردەوام بن لە دروستکردنی کاری هونەری. سپاس بە هیوای سەرکەوتن و بەردەوامی سپاس بۆ بەڕێز ڕەبەن عیزەدین کا بەڕێزیان ڕێکخەری پرۆژەکانی ئارتفرۆشن. بەڵێ ئاکام لێرە چەندین خوێندنگا لە نێو ئەم گەلەریەدا ئامادەیان هەیە و خوێندکارەکان خۆیان لێرە ئامادەن کە تابلۆکانیان کێشاوە. من دەمەوێت بڕۆمە لای یەکێک لەو خوێندکارانە و بزانم تابلۆکەی گزارشتە لەچی. سڵاوتان لەبێت چۆنن؟ ناوچیان؟ ناز ناوچیان؟ ئێوە ئەم تابلۆیە ئێوە کێشاوتانە وایە هەستان چۆنەکە ئەمڕۆ لەم پێشانگایەدا بەشداریتان کردو تابلۆکانتان گوزارشتە لە چی و چ شوێنێکی شاری سلێمانیتان کێشاوە؟ زۆربەی شوێنە مێژووەکانی سلێمانیمان کێشاوە لەگەڵ مامۆستاکانمان هەنە شوێن دەرینەکانی سلێمانیمان ڕەسم گرتو و کێشاومانەتەوە لەسەری وەکو سەرچنار سابونکەران ئەمە سابونکەرانە. بۆچی سابونکەرانە هەڵبژاردووە چی لەبارەی سابونکەرانەوە ئەزانیت؟ شوێنێکی مێژووی سلێمانیە کە لە کۆنەوە هەبووە. دایتە سەردانی سابونکەرانتان کردووە؟ باشە. کامە بەشەکەی تۆیە کامە وێنەکەی تۆیە؟ ئەمە لەگەڵ مامۆستا یعنی نیو زۆربەمان لەگەڵ یا کێشاومانە. حەزت لە چ شوێنێکی شاری سلێمانیە؟ مزگەوتی گەورەم زۆر حەزتەیە. تویتە تا ئەوێ؟ بەڵێ. لێرە لە تابلۆکان تاتیایەتی؟ وەڵام نەخێ بەڵام بەس زیاتر حەزم لە مزگەوتی گەورەیە. وێنەی یەکێک لا کەڵە شاعیرەکانت کێشاوە چی لەبارەی شاعیرە کۆنەکان و ئەو شاعیرانە ئەزانی کە چەندین ساڵ بەر لە ئێستا شعریان نووسیوە تاکو ئێستا لە خوێندنگەکاندا شاعیرەکانیانەوت ئەوترێتەوە وەکو لەم وێنەیەشدا دیارە. ئەو وێنەی شاعیرەکە وایە؟ بەڵێ. کامەیان تابلۆکەی تۆ بوو؟ ئەمان. هەستان چۆنەکە لە نێو پێشانگایەکدا تابلۆکانتان نمایش کراوە؟ زۆر دڵمان خۆشە. ئەم شاعیرە ناوی شەهرەزای تاڵبانیە کە شارێکی وتووە لە بیرم دەست سلێمانی کە جارن مڵکی بابان بوو. ئەمە کەسایەتێکی کورد بووە. ئەمەش خێزانێکن کۆبوونەتەوە سەیری بەرنامە دەکەن کە جاران لە کورسات پەخش دەکرا و کاتۆلی شەمان شێوار لە کورسات پەخش دەکرا. ئەویش کارتۆنێکی کۆنا. ئەم تابلۆی کە کێشاوتانە بەرهەمی چەند خوێندکارە؟ 16 بۆ 17 لە بێکۆ کێشاومانە بە هاوکاری مامۆستاکەمان. سپاسانەکەم سەرکەوتوو بن دەستان خۆش بێ. بەڵێ ئاکام لە گەلەری ئارتفرۆش لە نێو دامەزراوەی ویم ئەم پێشانگایە بۆ ماوەی چەند ڕۆژێکی تر بەردەوامی دەبێت. لێرە ژمارێکی زۆر لە خوێندنگەکانی ناو شاری سلێمانی بە تابلۆکانیان با کارە دەستە ڕەنگینەکانیان شاری سلێمانیان ڕازاوتر و جوانتر کردووە. ئەو کەسانی کە دەیانەوێت بینەری ئەم تابلۆ و ئەم کارە هونەریانە بن دەتوانن ڕۆژانە سەردانی گەلەری ئارتفرۆش بکەن لە نێو دامەزراوەی ویم و پێشانگاکە بەردەوامی دەبێت.